خۆشەویستان، ئێستا بابەتێک پێشکەشتان دەکرێت لە ژێرناوی گواستنەوە و ژینگە، ئۆتۆمۆبیل و کاریگەری لەسەر ژینگە. ئەم بەرهەمە لە دەی 2019 لە ڕۆژنامەی کوردستانی نێ بڵاو کراوەتەوە. سەربەست عەبدوڕەحمان بەرهەمەکەی ئامادە کردووە. تکایە لەگەڵمان بن. گواستنەوە و گەیاندن بە درێژایی مێژوو گرنگ بووە، وا ڕێگا و هۆکانی گواستنەوە هەتایە پێویستە بۆ مرۆڤ. لەم سەردەمەدا بە بڕبڕەی پێشکەوتن دادەنرێت. نەبوونی ڕێگاوبانی لەبار و هۆی گواستنەوەی گونجاو بە زیانێکی گەورە ئەشکێتەوە لە بەفیڕۆدانی کات، و زیانی گیانی و ماڵی و کاریگەر ئەبێت لە سەرباری کۆمەڵایەتی و ئابووری. ئەو پێشکەوتنە بە هەڵمەتەی لە بواری پیشەسازی و تێکنۆلۆژیادا ڕوئەدات کە بەشێکی تایبەتە بە هۆکانی گواستنەوە و زیادبوونی ژمارەی کێشەیەکی نوێ لە بەردەم مرۆڤایەتیدا بەرپا کردووە، ئەویش پیسبوونی ژینگەیە. ئەو نەوتەی کە کێشە و جەنگی گەورەی لە پێناویدا بەرپا ئەکرێ لەم سەدەیەدا، ڕۆژانە ملیاردها لیتری لە ئەنجامی بەکارهێنانی لەلایەن هۆکانی گواستنەوەوە ئەبێ بە ژەهر و دووکەڵی هەمەجۆر ئەڕژێتە هەواشەوە. ئێستا هۆکانی گواستنەوە بە گشتی و ئۆتۆمۆبیل بەتایبەت بەهۆی سەرەکی پیسبوونی هەوای شارەکان دادەنرێت، بەتایبەت کە نەتوانراوە لە شوێنی کار و ژیانی خەڵکیش دوور بخرێتەوە، و بەتایبەت کە ئۆتۆمۆبیل وەک پێویستیەکی سەردەم لە شوێنی حەوانەوە و بازاڕ و گەڕەک و هێتەت کار ئەکەن و گازی ژەهراوی بڵاو ئەکەنەوە. بێگومان ڕێژەی پیسبوونی هەوای شارێک پەیوەندی بە ڕێژەی ئۆتۆمۆبیلەکانیەوە هەیە، چونکە سەلمێنراوە کە کاریگەری ئۆتۆمۆبیل لە چاو دووکەڵی کارگە و هۆکانی گەرمکردن لە هەمویان زیاترە و ڕادەی پیسبوونەکەی بە 40% هەڵمێنراوە. ئەگەرچی ڕێژەی پیسبوونەکە 88% لە لۆسانجلسدایە، 50% لە دیترۆیت و 6% لە لویسخیل پێک دێنێت. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پێشەنگی هەوا پیسبووندا دێت بە ئۆتۆمۆبیل. دوای ئەوە ئوروپا 30% پیسبوونی هەوای شارەکان پێک دێنێت. کاتێک مەکینەی ئۆتۆمۆبیلێکی بەنزین کارەکات، کۆمەڵێک گاز و دووکەڵ دەرەچێ کە بەگشتی زیانبەخشیشن. سامناکترینیان یەکەم ئۆکسیدی کاربۆنە، SO، هەروەها ئۆکسیدانی نایترۆژین، هایدرۆکاربۆنات و قۆرخۆشم. دووهەم ئۆکسیدی گوگرد، ڕەشی، بێنزینی کاڵ. یەکەم ئۆکسیدی کاربۆن زۆر ژەهراویە، چونکە لەگەڵ هێمۆگلۆبینی خوێن یەک ئەگرێ، ناهێڵێ ئۆکسیژێنی پێویست بگاتە شانەکانی لەش. قۆرخۆشم دەکرێتە بێنزینەوە تا ڕێژەی سووتانی بە شێوەیەکی هێمن ڕابگرێ. ئەم کارە لە هەموو جیهاندا بڵاوە، وا ئەکات کە هێندێ بێنزینی بەکارهاتوو لە یەکەی دووریدا کەمتر بێ، بەڵام کۆبوونەوەی قۆرخۆشم لەسەر بەشەکانی مەکینەی ئۆتۆمۆبیلەکە بێهێزی ئەکات و تەمەنی کورد ئەکات. لە ڕووی ژینگەوە ڕۆژ لە دوای ڕۆژ هێندێ قۆرخۆشم لە هەوادا زیاد ئەکات و بە جیهاندا بڵاو ئەبێتەوە. وەک لێکۆڵینەوەکان دەریان خستووە، بڕی ئەو قۆرخۆشمەی کە لە بەفری تەوەرەکاندا بووە ئێستا 3 ئەوەندەی پێش 30 ساڵێک لەمەوبەری زیادی کردووە. ئەگەر ڕێژەی زیادبوونی ئۆتۆمۆبیل کە لە هێندێ شاردا لە ڕاددەبەدەرە بەهەند بگرێت، دەزانین خەڵکی ئەو شارانە ڕوبەڕووی چ ڕێژەیەکی قۆرخۆشم ئەبنەوە. قۆرخۆشم وەک هەموو کانزا قورسەکان کاتێک چوونە لە شەوە تیاجێگرە بن. جا ئەگەر ڕێژەی زیاد بێت، مرۆڤ تووشی مەترسی ئەکات. ئەگەرچی قۆرخۆشم ڕێژەی ئۆکتانی بێنزینی ڕاگرێ، ئێستا لە زۆر وڵاتدا بە دوای هۆیەکی تردا ئەگەڕێن بۆ واسهێنان لێی، یا هەوڵ دەدەن تا بڕەکەی کەم بکەنەوە. ئەلان لە سوئێت ڕێژەی بەندی دانراوە بۆ قۆرخۆشمی ناوبێنزین. ئەو گازانەی تر کە لە ئەنجامی سووتانی بێنزین دەرەچن زۆر سامناک نین. ئەگەرچی لە تاقیگەدا دەرکەوتووە هایدرۆکاربۆناتی نەسووتاوە سەرەتان لە پێستی گیانوەراندا دروست ئەکات، بەڵام کەمی ڕێژەکەی وای کردووە کاریگەر نەبێت. ئۆتۆمۆبیل تەنها بە گاز هەواپیس ناکات، بەڵکو بە دەنگیش.
بەتایبەت دەرکەوتووە دەنگ کاریگەرە لەسەر توشبوونی نەخۆشیەکانی کۆئەندامی هەرس و کۆئەندامی دەمار. هۆیەکەی سەرەکیە بۆ دڵوەستان و ڕێژەی تاوان و خۆکوشتن. ئەگەر چی هەوڵدراوە تا ئەتوانرێ دەنگی مەکینە و بەکارهێنانی هۆرن ڕادەی بۆ دامدرێ، بەڵام تا ئێستا وەک پێویست نییە. دەوڵەتە ئوروپیەکان داوایان لە ئەنجومەنی گشتی ئوروپا کرد تا بەندێک دابنرێ لە یاسادا بۆ سزادانی هەر کەسێک کە ئۆتۆمۆبیلێک لێ بخڕێ کە ببێتە هۆی زیادبوونی پیسبوونی ژینگە و ڕێگرتن لە هاتوچۆ. پێویستە هەر خاوەن ئۆتۆمۆبیلێک بەلایانی کەمەوە 6 مانگ جارێک دەبێ ئۆتۆمۆبیلەکەی بباتە لای کەسانی پسپۆر تا کەموکوڕیەکانی چاک بکات. وەک زانراوە، ئۆتۆمۆبیلێکی بنزین لە کاتی وەستاندا گەرمەکینەکەی کار بکات لە دەقەیەکدا نزیکەی 6 تا 8 پیسی گاز دووکەڵ دەرەکات. ئەم بڕە 4% تا 6% گازی SO و هەمان ڕێژە بنزینی کاڵ 5 تا 10 بەش لە ملیۆنێک ئۆکسیدی نایتۆجین کە کاریگەرە لەسەر ڕۆپۆشە لینجەکانی ناولوت و قورگ، و نزیکەی 500 بەش لە ملیۆنێک لە پێکهاتەکانی کاربۆن و هایدرۆجین کە هێندێ جار دەبنە هۆی توشبوونی سەرەتانی شێرپەنجەی سیەکان دووکەڵ دەرەکات. کاتێک ئۆتۆمۆبیلەکە کە بڕوات، هێندێ گازەکان دەبنە 30 تا 35 پێسێجا لە دەقیقەیەکدا. ڕێژەی یەکەم ئۆکسیدی نایترۆجین زیاد ئەکات بۆ 1000 تا 4000 بەش لە ملیۆنێک، بەڵام یەکەم ئۆکسیدی کاربۆن لە نێوان نەمان تا 6% و بنزینی کاڵ 2% تا 4% و پێکهاتەکانی کاربۆن و هایدرۆجین کەم دەبن بۆ 50 تا 500 بەش لە ملیۆنێک. کاتێک ئۆتۆمۆبیل بە خێرایی بەردەوام 60 تا 70 کەم ساعت ئەڕوات، هێندێ گاز 15 تا 35 پێسێجا و 1% تا 4% SO، بنزینی کاڵ 2% تا 4% و NO 1000 تا 3000 بۆ ملیۆنێک. وەلای ترافیک لایتەکان، بەهۆی یاریکردن بە هێزی ئۆتۆمۆبیلەکان، هێندێ جار پێکهاتەکانی کاربۆن و هایدرۆجین ڕێژەیان دەگاتە 4000 تا 120000 بەش لە ملیۆنێک و بنزینی کاڵ 20 تا 60% ئەبێت. لێرەدا بۆمان دەرەکەوێت کە گەورەترین زیان لە ژینگە لە کاتی هەڵمەتبردنی ئۆتۆمۆبیلەکاندا ئەبێت. لەو گازانەی کە لە ئۆتۆمۆبیل دەرئەچن، SO2 کە بەرزبوونەوەی ڕێژەکەی زیان بە زیندەوەران ئەگەێنێ، بە تایبەت کاتی قەرەباڵغی واتە بەیانیان و ئێواران، ڕێژەی ئەم گازە زیاد ئەکات و بەهۆی توانەوەی لە هەڵمی ئاوی هەوادا تشەڵۆک دروست ئەکات و تەمێکی قورس ئەو ناوچانە داگرێت، بە تایبەت لەو فەلەکە و یەکتر بڕینی شەقامەکاندا. جگە لە ئۆتۆمۆبیلی بنزین، ئۆتۆمۆبیلە گازەکانیش کە باش کار ناکەن، بە تایبەت لە وڵاتانەدا کە یاسای ژینگەی تیا ناچەسبێ و هۆیەکە بۆ گواستنەوەی کەلوپەل و گواستنەوەی گشتی، کاتێک دووکەڵێکی ڕەشی خنکێنەر دەرەکەن کە بڕێکی زۆر کاربۆن و بۆنی ناخۆش بڵاو ئەکەنەوە، وەک دەرکەوتووە ئەو وردە کاربۆنانە گەرگەیشتنە ناوسیەکان زیندەوەران تووشی نەخۆشی سیل دەبن، هەرچۆن تێکەڵبوونی بە خۆراک کۆئەندامی هەرس تووشی چەندین نەخۆشی ئەکات. بەڵام زۆر یەک لەم وردە کاربۆنانە بەهۆی ئەو بربەستانەی لە لووت و قوڕکدا هەن، لە موو مادەی لینچ ناگەنە ناو بۆری هەواسیەکان. هەروەها زیان لە ڕووەک ئەدات و زیان بە هەموو شتێکی نزیک شەقامەکان ئەگەیەنێ، بەوەی توێژاڵێک ڕەشی دایان ئەپۆشێ و زۆر جار وەک هەورێکی ڕەش شارەکان دائەپۆشن و ئەبنە هۆی گیرانی هەناسەدان. ئەوەی جێگەی سەرنجە تا گرنگی شارێک لە ڕووی بازرگانی و خوێندن و پیشەسازی و بنکەی دەسەڵات و هەتێت زیاد بکات، ڕێژەی بەکارهێنانی ئۆتۆمۆبیل زیاد ئەکات. بەوەش زیاتر گیرۆدەی دووکەڵ و پیسبوونی ژینگە دەبێت، کەواتە نەبوونی نەخشەی گونجاو بۆ فراوانبوونی شەقام و شوێنەکانی وەستان، دابین نەکردنی هۆی گواستنەوەی لەبار، بە تایبەت ئەو هۆیانەی کە کاریگەریان لەسەر ژینگەکەمە وەک تراموای کارەبایی، بە تایبەت کاریگەری سیاسەتی دەوڵەت لەسەر فراوانبوونی هێندێ شار بە شێوەیەکی نەشیاو، واتە بوژاننەوەی شارێک بە کارگە و زانستگا و بنکەی دەسەڵات
کە کاریگەر ئەبێت لەسەر کۆچکردنی خەڵکی گوند و هێندێ شارۆچکە بۆ ئەو شارە. وانەکان کە قەرەباڵغی دروست بێ و زیانێکی یەکجار گەورە لە خودی شارەکە و خەڵکەکەی ئەدرێ لە ڕووی بەرهەمهێنان و توانا و کەسایەتی خەڵکی. ئەوە تا خەڵکی ئەم جۆرە شارانە ڕۆژانە کاتێکی زۆر لە ناو هۆکانی گواستنەوەدا بەسەر ئەبن تا ئەگەنە شوێنی کارەکانیان. و لەو ڕێگایدا تووشی بڕێکی زۆر گازی ژەهراوی و دەنگی ناساز دێت. ئەو خەڵکانە وەڕەس و بێهێز ئەبن و تووشی کێشە ئەبن لەگەڵ یەک. جگەلەوە ئەو قەرەباڵغیە کارەساتی ئۆتۆمۆبیل زیاد ئەکات کە زیانی گیانی و ماڵی پێوەیە. گازە شەهراویەکان کاتێک ڕێژەیان زیاد ئەکات و لەگەڵ تەم و هەڵم تێکەڵ ئەبن زیانی گەورە ئەدەن. لە 5 کانونی یەکەمی ساڵی 1952دا لە ئاسمانی لەندەندا گازەکان هەورێکیان دروست کرد کە ماوەی 3 تا 4 سەعات زیاتر مایەوە و لە ئەنجامدا 4,000 کەس گیانیان لەدەستا. لە نیویۆرک ساڵی 1963 زیاتر لە 400 کەس بە تەمێکی هاوچەشن مردن. زۆری ئەم پاشەڕۆکە زیان بەخشانە زیان بە ڕووەکیش ئەگەێنن، هەروەک ئەوەی لە لۆسانجلس ڕوویدا کە چڕی درەختەکان جوانیەکی تایبەتی دابوو بە ناوچەکە. بەڵام بەهۆی فەوتانی زۆربەیەوە بەرپرسان ناچار بوون درەختی پلاستیکی بخەنە جێگەیان. ئەوە بوو لە بولغار بۆ مەسافەی 3 کەمدار خورمای پلاستیکیاندانە. ئەو زیانەی کە لە شاری سان فرانسیسکۆ کەوت ساڵی 1956 بە 1 ملیۆن دلار خەڵمێنرا. بڕی زیان لە کەمی داهات و خراپی کشت و کاڵ لە کالیفۆرنیا بە 6 ملیۆن دلار خەڵمێنراوە ساڵانە. بەهۆی ئەو گازانە لە ئۆتۆمۆبیل دەرەچێ ساڵانە بەهای 500 ملیۆن دلار زیان لە سەوزە ئەکەوێت لە ئەمریکا. زۆری دووهەم ئۆکسیدی کاربۆن SO2 لە هەوادا یەکێکی ترە لە گرفتەکان کە جگە لە کاریگەری بۆ سەر زیندەوەران کاتێک لە ئاودا ئەتوێتەوە ئەبێتە بیکاربۆنات و زیان لە بەردە کلیسیەکان ئەدات. ئەو گازانە لە ئۆتۆمۆبیل دەرئەچن هێندێ ترشەڵوک دروستەکەن. لەوانە ترشی نتریک کە دەبێتە هۆی هەڵوەرینی بەردوودار. بۆ نمونە دەرگای کلێسەی خێرتێن لە ئەڵمانیا و ئەو زیانیانی بە پەیکەرە مەڕمەڕەکانی ئیتالیا کەوت کە ڕێژەی زیانی ئەو کارە هونەریانە بە 150 ملیار لیرە خەڵمێنرا لە ساڵی 1985دا. ئۆتۆمۆبیل بەهۆی کێشەکەیەوە کە هێندێکیان دەیان تۆن قورسن هەرچی بکەوێتە بەرتایەکانی وردوخاشی دەکات و هێندێکی دەکاتە تۆس. بێگومان لەناو ئەو شتانەشدا چەندین مادەی ئەو تۆیتیایە کە زۆر بەزیانە بۆ تەندروستی. جگە لە تۆزی ئاسایی کە بریتیە لە پارچەی بچووکی گڵ و ئەو شتانەی سەرشەقامەکە. بەتایبەت خۆلینەکان زیانێکی زۆر لە مرۆڤ و زیندەوەر و ڕووەکانی نزیک ڕێگاکانەدات. تێکەڵ بە خۆراک ئەبن، لوت و بۆری هەناسە ئەگرن، زۆر گرفتی تر دروستەکەن. ئەو چینە تۆزەی ڕووی گەڵاکان داپۆشن توانای هەناسەدان و ڕۆشنە پێک هاتن کەمەکەنەوە. ئەمەش زیان لە گەشەی ڕووەکەکە و بەرهەمهێنانی ئۆکسیژەن ئەدات. بێگومان تەنگەبەری ڕێگاوبان باری جیۆلۆجی ئاستی زەوی خێرایی با شوێنی جۆغرافیای دوور و نزیکی لە دەریا و ڕووبەرە ئاویەکان هێندێ ڕووەکی دەوروبەر پلەی گەرما ئەمانە هەمووی کار ئەکاتە سەر ڕادەی زیانەکان نەخشەی شار شارەزایی دانیشتوان بە ژینگە و ڕێژەی دانیشتوان کاریگەرە. ئێستا لە زۆر وڵات هەنگاوی فراوان ئەندرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو زیانانە و تواناییەکی باش تەرخان کراوە بۆ لێکۆڵینەوە و تۆیژینەوە و نەخشەدانان. بەکارهێنانی کارەبا بۆ گواستنەوەی گشتی لە ناوەندی شارەکاندا گرانی نرخی بنزین، باجی ئۆتۆمۆبیل، جێبەجێکردنی یاسای چاک و بەتوانای ئۆتۆمۆبیل، باجی بەکارهێنانی ڕێگای سزادانی هۆڕن لێدان وای کردووە زیانی ئۆتۆمۆبیل کەم بێت. ئەوەندە هەیە کە بڵین مرۆڤ بۆ هەر کێشەیەک چارەسەرێکی هەیە. بەڵام ئاخۆ ڕێژەی ئەوانەی پابەندی ئەو یاسایانە ئەبن لە پێناو سوودی گشتی